نرخی بنزین 100 دیناری دیکەی چوویە سەر. ئێستا نرخی 1 لتر بنزینی نۆرماڵ کە زۆربەی خەڵکی بەکاری دەهێنن گەیشتووە بە 1350 دینار. ئەوەش بەرزترین نرخە تا ئێستا لە هەرێمی کوردستان تۆمار کرابێت. سەرۆکی لیژنەی سوتەمەنی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێت ئەو بنزینە بازرگانی ئێستا هەیە لە بازاڕەکان، بازرگانەکان خۆیان پەیدای دەکەن و سەرچاوەکەی دیار نییە و هیچ چاودێریەکیشی لەسەر نییە. سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی و بنزینی کە بنزینی بازرگانیە لە بازاڕە لەبەرەوەی سەرچاوی ئەم بنزینە لە ئێستادا سەرچاوەیەکی ڕوون و دیار نییەوە. بازرگان خۆی بە شێوازی تایبەتی خۆیان پەیدایەکەن و هیچ چاودێریەکی ئەو بازاڕە ناکرێت و نازانێت سەرچاوەکە یعنی کۆنتترۆل کراو نییە و باشترین چارەسەریش بۆ ئەوی کە ئەم گرفتە کۆتایی پێمێنێ ئەوەیە کە حکوومەت چۆن پاڵپشتی ئەم کارتەی کردووە بۆ کە بڕێک پارێ تەرخان کراو بۆ پاڵپشتی نیەم کردە ئەمە بەردەوام بێ و بە شێوازی تەندەرین و بە شێوازی ئاشکرا بێ بۆ ئەوی کە هاوڵاتیان سود و ئیسفادەی لێ بکەن و بە شێوازێک بکە هیچ جۆرە قوڕکاریەکی تیان نەبێەوە وەکتانەکەی باش بکرێەوە بڕەکەی زیاد بکرێەوە نرخەکەشی دابەزینێت بە شێوازێک کە لە ئاست گیرفان و پێداویستی هاوڵاتیانە بێت. پارێزگاری سلێمانی دەڵێت ئەوان بڕ و کوالیتی بنزینیان لە نرخەکەی بەلاوە گرنگترا. هەوڵیان داوە پارێزگاری لێ بکەن، هەوڵیشان داوە بۆ ئاسانکاری هێنانی بنزین، بەڵام بڕەکەی کەمە هەر ئەوەیە بۆتە هۆی گرانبوونی نرخی بنزین. ئێمە لە پارێزگای سلێمانی لە 5 ساڵی ڕابردووە لە هەوڵی پاراستنی کوالیتیا بووین. اینجا قەباری خستنە ڕوو اینجا نرخمان کردو بە سێهەم، چونکە پێمان وایە بنزین بە هەر نرخێکی ئەرزان بی بە خەڵک کە ئۆتۆمبیلەکەی سووتە، کە مەکینەکەی خراپ بوو، کە فیلپەمپی سووتە، ماڵی وێرانەکەی. هەرچەندە بنزینی 690 دیناری بۆ پاس و تەکسی و بنزینی 800 دیناری بۆ ئۆتۆمبیلی تایبەت بەردەوامی هەیە، بەڵام کاریگەری نەبووە لەسەر دابەزینی نرخی بنزینی بازرگانی و زیاتریش بەرز بۆتەوە. بەشێک لە شۆفێرانی شۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێنەوە کوالیتی ئەم دوو جۆر بنزینەی دابەش دەکرێت باش نییە و زۆربەی شۆفێران هێشتا پەنا بۆ بنزینی بازرگانی دەبن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.